کوچبرین هری زیده یین کرد که اوروپا دجین بگمان لآلمانیا دمینن. پشتی شر نافخال سوریه دی کردان بهتر برای خدانه اوروپا دبیجم لهون آلمانیا حساب کنج برکو پرانی آوان چون لآلمانیا بجیبون. گلک جوان بونه ولاتین آلمانجی. پرانی آوان چاوا چونه قاچاقی چونه. یکیتی اوروپا شرط و مرجین ورگرتنا پنابران و چافدیری رین قاچاق ین کوچبری تند دکن. فرنسا و ایتالیا لسر چافدیری رین دریایی جی ناکوکن و که هف ناف کرن. هر دو به خمساری هف توان بارد کن. روژا اینی وزیر یکیتی اوروپا لسر مجارا کوچبران جویان و بریاردان که رین کوچبری تند بکن. هر وها بریاره که روژا حشت و مهیجی جاره کدن وزیر بجوون و گوتو بیجه که زیده تر سروی مجاره بکن. جیگر سروک کمیسیون اکتی اوروپا ده بیجه او ادی نکارن چاره که دمکی جبو هاتنا کوچبرین قاچاق ببینن و پیوسته چاره سریه که وردی تنجی چاره سریه که دم دریش به. روش علی زاله لمقدونیا باکر لسرسینور لقلمنا نوی دارید زانه روشا سینور چیه روش بخیر هاتی اوروپی بحثا و یکی دکن کد وی رین کوچبری قاچاق بگرن لجهه کتلیجی ریا سرکه ترانزیتا کوچبر چن وی داره جور در باسی ولاتین دنین اوروپا دبن روشا کوچبران وی داره چیه روش دل بخن وەکو تۆ باست کرد ینی ئەوروپا ئێستا فشارێکی زۆر بۆ سەر وڵاتانی باڵکان بە تایبەت مەکەدۆنیای باکوور سربیا ئەلبانیا ئەم وڵاتانەی دیکە دەهێنێت بۆ ئەوەی کە ڕێوشێنی کۆچبەران تونتر بکەنەوە پۆلیسی زیاتر لەسەر شەقامەکان بێت بۆ ئەوەی کە بتوانن پترۆلی شەقامەکان بکەن ئەوەی کە تاکو ئێستا هەیە کۆچبەر هەر هەن بەردەوام من ئەمڕۆ من لەگەڵ چەندین کۆچبەرە لە دیوی یۆنان ئەوانم بینی لە دیوی مەکەدۆنیای باکوور ئەوانم بینی و هەموو دەڵێن بەرەو سەربیا دەچن و دواتر بۆ هەنگاریا و بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا دەچن بەڵام ئەوەی کە ئێستا یەکێتی ئەوروپا دەیەوێتەوەیە بە تایبەت لە کۆمەڵێک ڕێساوی یاسایی وڵاتانی باڵکان نیگەرانە لە نێویشیاندا گەشتی بێڤیزا بۆ هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کە یەکێتی ئەوروپا دەڵێ ئەمە وای کردووە کۆچبەری زیاتر لە وڵاتانەشەوە بێن کە تەنانەت سەلامەتیان تێدایە پێشتر سربیان ڕازی کرده بوو بەوەی کە ڤیزا لەسەر جارێکی دیکە بسەپێنێتەوە بەسەر هاوڵاتیانی تونووسیا و بوروندی کە دوایەوەی کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی تونووسی وەکو کۆچبەر گەشتن بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا کۆمەڵێک ڕێوشێن هەیە کە دەیانەوێت لەگەڵ وڵاتانی باڵکانە بە تایبەتی باسی بکەن وە شەشی ئەم مانگەش لوتکەی سەرۆکانی یان سەرکردەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا و وڵاتانی شەش وڵاتی باڵکانی شەیە کە تێیدا گفتوگۆ لەسەرەوە دەکەن کە چۆن بتوانن ڕێوشێنی زیاتر دانێن بۆی کە ژمارەی کۆچبەر کەمتر بکەنەوە روش لەوەرگەلەکن ینی پرانی خەڵکی مێ ڕۆژەڤەل بێ دەرێ هەنە ڕۆژ ین که خازن کوچبری یعنی مکدونیا در باسی عالی دم ببین دل بخوێن لە مەکەدۆنیا ژمارەی کۆچبەر کەم دەمێننەوە زیاتر ئەمە شوێنێکە کە پێیان تێپەڕ دەبن بۆ سربیا ئەوەی کە زیاتر هەن لە سربیان و لە سربیا ینی چەندین کامپ هەیە بەڵام لە سربیا دۆخی کۆچبەران لە ڕاستیە دۆخێکی زۆر خراپیان هەیە لە شوێنی زۆر سارد و ناپاک و با بڵێن شوێنی زۆر خراپدا دەمێنەوە بەڵام کاربەدەستانی سربیا ڕێگە نادەن میدیاکان بچێتە نێو ئەو کامپانە وێنە بگیرێت وێنەیان بگرن لە یۆنان و لە مەکەدۆنیا ئێستا کەمێک بەر لە ئێستا چەند کاژێرێک بەر لە ئێستا من لە یۆنان بووم لە ڕێگا کۆمەڵێک کۆچبەرم بینی یەکێک لەوانە خەڵکی کۆبانێ بوو لە ڕاستیە نزیکەی حوت هەشت هاوڵاتی سووری دەبوون ترسی ئەویان هەبوو کە لەسەر ڕێگاکە بۆسن لەگەڵ مناقسە بکەنوانە چونکە دەیانوت پۆلیس دێت پۆلیس دەمانگرێت چونکە پۆلیس بیان بینێ دەیانگرێت یەکێکیان دڵ بەخوێن وتی ئەگەر بۆ دڵ بەخوێن بێ من قسەتان لەگەڵدا دەکەم لەگەڵەوە قسەمان کرد باسی ئەوەی کرد کە ئەو لە یۆنان دەپەڕێتەوە بۆ مەکەدۆنیا
دواتر لەوێشەوە بۆ سەربیا بۆ شێوەیە بەردەوام دەبن تاکو بگەنە وڵاتانی دیکە بەڵام ئەوەی کە هەتاکو ئێستا دەبینرێت ینی ژمارەی بەتایبەت لە وڵاتی سربیا چونکە ئەو کۆچبەرانە لە یۆنانەوە دەچنە مەکەدۆنیا لە مەکەدۆنیا بۆ سربیا بۆ شوێ لە سربیا ئێستا هەندێک ڕێوشۆن گیراوەتە بەر پێشتر سربیا و هەنگاریا و نەمسا ڕێکەوتنێکیان کرد کە ژمارەی پترۆلی سەربازی یان پۆلیس زیاتر بکرێت هەندێک درۆن بۆ سربیا دابین بکرێت هەندێک ئەوەی دووربینی شەوانە بۆ سربیا دابین بکرێت و لە هەمان کاتە سربیا دەستیشی کردو بە دەستگیرکردنی کۆچبران لەبەرەوەی ئێستا لە چەند ڕۆژ ڕابردووە کە ئێمە لە سربیا بووین یعنی کەم کەسمان دەبینی کە کۆچبەر بن و لە دەرەوە بن زۆربەی زۆریان لە نێو کامپەکانە دەمێنەوە ڕۆژ زۆر سپاس باشە کوی کۆچبەری گوتیە و ئەزێ باخفم سپاس دەست خۆش دیمەن دیتن دیمەنێن کو کامەرەمانی تە وەرگرتنە بڕاستی مرۆڤ جوان دیمەنان زانە و ڕەوشە کۆچبەران لێ دەرێ نەباشە ڕۆژ زالە ji Makedonya li gel me bû gelekî spas.